مۆستا ئێستا پێش کەم لە سەرەتای لایڤەکە مایکت کردەوە برایەک باسی گۆرانی کرد کە حرامە. ئەی مامۆستا من لە ماڵ و مناڵی بچووکم هەیە ئەم بۆ نمونە ئەم ئامێری مناڵانەکان کە میوزیک و شت لێ ئەدا ئەوانەش حرامە؟ نابێت خوشکەکەم نابێت، ینی تۆ نابێت مناڵ پەروەردەکەی لەسەر حرام، ینی ئێمە کێشەی ئێمە ئەزانی چییە؟ جارێکیان ینی ناسیارێکمان سێرەکەم کردوێتە سەر ئەها ئەم گۆرانی سەریعەکان هەیە ئەوەی کەوا کلک کەریت یا بچرە دوو لە ڕووی جەنابتان ها زۆر گۆرانێکی سەریعە دەرگای کردەوەی تر منیان بینی دابەزیتەوە چێتی وڵی مناڵەکەمان ئەوە کە ئەچینە ناو سیارەوە ئەو گۆرانی لێ نەدەینی تر ئەگریت ئیتر ئێمەش بەخوا هەر لە خۆشیە و مناڵە بۆی بێدەنگ بێ و ئەگینا خۆمان ئەهلی گۆرانی نیوت کاکە گیان خۆت پەروەردەیەکی سەقەتی ئەم مناڵەت کردووە سەرەتا ئەگەر خۆت گۆرانیت لێ نەدایە ئەو مناڵەت چۆن ئاوا گەورە ئەبوو ئەو مناڵە چۆن داوای ئەکرد کەواتە عەلا ما عەوەدەهم ئەبوهم وەکو عەرە بەڵێ دایک و باوک چۆن مناڵ ڕابێنن ئاوا گەورە ئەبێت لەسەر ئەوە طەبع وەرەگرێت دەتوە هەر لە مناڵیەوە مناڵەکەت بە قورئان پەروەردە بکە بزانن داوای قورئانەکە یان نا بە بەرنامەی دینی بەها ئەو ئەفلام کارتۆنەکان هەیە کەوا بەرنامەی هادفیان هەیە یعنی ئەڵێ کچەکەم ئاوا نوێشکە کوڕەکەم ئاوا نوێشکە ئاوا بڕۆ بۆ قوتابخانە ئاوا دابنیشە کاتێ خەوتی بەو شێوازە بخەوە پێش ئەوە بخەوی دەستنوێژ بگرە لەگەڵ دایکە ئاوا جوان قسە بکە لەگەڵ باوکتە ئاوا بەیانیان نان بخۆ دەمودانت بشوەرە ئەنجام چوو بە قوتابخانە لە قوتابخانە کاتێ دانیشتی زۆر بەڕێزەوە لەگەڵ مامۆستاکە تا ئاخافتن بکە ئەگەر مناڵ یعنی لە تەلەڤیزۆن و لە تیڤیەکان و لە شاشەکان ئەم پەروەردە جوانە بکرێ بۆ گۆرانی سەریع ئەگرێت داوای ئامێری تەپڵ و گۆرانی و مۆسیقا و نازانم ئامێری عود و گیتار و ئەماناکات نایکات کەواتە خەتای ئەوەل و کۆتایی کێیە دایک و باوکەکەیە